وعجبا والله جێگای سەرسوڕمانە، جێگای تێڕامان و ئەسەفە خەڵکانێکی مسلمان ئاهەنگ بجێڕێ بۆچی کە ئاهەنگ بۆ دەجێڕی ساڵێک لە تەمەنت کەم بۆتەوە واللهی ئەوە ناحاڵی بوونە بەڕاستی. یعنی چۆن ئینسانی عاقڵ دڵی بەوە خۆش بێ کە ساڵێک لە تەمەنی کەم بۆوە بەرەو مردن ڕۆیشت. چۆن من دڵم بەوە خۆش بێت ساڵێک لە تەمەنم کەم بێتەوە، چونکە حیسابکردنەکەیان عەکسیە، بەعەکسەوە سەیری قەزیەکە دەکات. یعنی کە تۆ وای حیساب دەکەی هەر ساڵێک تازە دێ ساڵێک لە تەمەنی تۆ زیاد کات وڵا خۆش تەواو. من کە پار عمرم دیاری کرا بێ 6 ساڵ بم، ئێستا ئەم ساڵی 2020 هات ساڵی تر خرایە سەر تەمەنم دەبمە 51 دەبمە 61 ساڵی تر دەبمە 62 ساڵ خۆشەوە، هەر زۆر مای دڵخۆشیە. بەس تۆ ساڵ بە ساڵ لە تەمەنت کەم دەکەی، یعنی عەدی تەنازولیە، دڵت بەچی خۆش. ئەوە کە هەندێک کەس هەر دەچێ و حەفلەیە و تێکەڵیە و هەڵپەرچێ و دڵی بەوە خۆشە ساڵ تەواو بوو ساڵی تازە هات، چی ئەنجام داوە لە ساڵی ڕابردوو؟ دڵت بەچی خۆت خۆشە لە ساڵی ڕابردووت کە کردوت؟ بەچیە؟ بەچی دڵت خۆشە کە ئێستا ئەم شەو بگەڕێتەوە لای خوا؟ یعنی بەچی دڵت خۆشە؟ چ کارێکی زۆر مهمت ئەنجام داوە سەرت بەرز کا لای خوا لە جەهەنەم ڕزگارت کات، چیت ئەنجام داوە؟ و بە ئومێدی چیت لە ساڵی تازەدا بیکەیت؟ یعنی بۆ دڵت خۆشە؟ ئەوەتە هەر سەرەتای ساڵەکە بە هەڵپەرچێ و ڕەقس و سەما و تێکەڵی و گوناه و تاوان ئیستیفتاحی ساڵەکە دەکەیت و پێشوازی لە ساڵی تازە دەکەیتەوە. جا سەرەتای ساڵەکەت معسیەت و تاوان و گوناه بێ، ئەی دەبێ نیهایەتەکەی چۆن بێت؟ بە ڕەقس و سەما پێشوازی لێ دەکەن، بە ڕەقس و سەماش کۆتایی پێدنەوە دیسان ساڵێکی تر لە ناوەڕاستیشی زیاد دەبێت چ ڕووبدە. ئەی ئەوانەی کە بە عەقیدەوە دەیکەن ئەمە ساڵی لەدایک بوونی عیسای کوڕی مەریەمی کوڕی خوایە، عیسای کوڕی خوا، ئەوە کوفرە والعیاذ بالله. عیسا لای ئێمە عەبدی خوایە، لای ئەوان کوڕی خوایە و مەریەم ژنی خوایە. ئێوە کوفرە کاک، کەواتە ئاهەنگ بەچی دەجێڕیت و دڵت بەچی خۆشە؟